ماوەی چەندین ساڵە پزیشکان و پسپۆڕانی بواری ژینگە هۆشداری لەبارەی کاریگەری خراپەکانی بڵاوبوونەوەی دووکەڵی کارگەکان دەدەن. بێگومان بێگوێدانە تەندروستی هاوڵاتیان کارگەکان لە کارکردنی خۆیان بۆ کەرتی پیشەسازی و قازانجە مادیەکانیان بەردەوامن. ئێرە ناوچەیەکی پیشەسازی ناحیەی عەربەتی سەربا پارێزگای سلێمانیە. ئەم کارگانەی لە پشتی منەوە دەیان بینن ماوەی چەندین ساڵە هۆشداریان لەبارەوە دەدرێت کە ژیانی هاوڵاتیانی نزیک لە ناوچەکەیان خستۆتە بەردەم مەترسێکی گەورە و ئایندەیەکی نادیار لە ڕووی تەندروستیانەوە. بەڵام هەوڵەکان بۆ چارەسەرکردن نەکەمە، بەڵکو هیچ هەنگاوێک بۆ لێپرسینەوە و ڕێگریکردن لە پاژماوەی کاری ئەم کارگانە نەگیراوەتە بەر. ئەم جارە و لەم بەدواداچوونەمدا زانیاری ورد لەسەر کاریگەری بڵاوبوونەوەی دووکەڵی ئەم کارگانە ئاشکرا دەکەم. ڕێگای نێوان ناحیەی عەربەت و قەزای شارەزورە. نێوانی ئەم ڕێگایە چەندین کیلۆمەتر مەودایەتی. لە ناحیەی عەربەت زیاتر لە 70 کارگەی پیشەسازی لە ناوچەکەدا هەن. دووکەڵی ئەم کارگانەی لەم ناوچە پیشەسازیدا هەن. کاریگەریەکەیان هێندە بەهێز و بۆنیان هێندە تیژە کە لەو مەودا دوورەوە ناوە قەزای شارەزور دەتەنێ. دەچمەنێ و هاوڵاتیانی قەزاکە و لێیان دەپرسم ئاخۆ لەم ژینگە ناتەندروستە چۆن ژیان بەسەر دەبن؟ ئێمە وای لێ هاتووە یەک بە دراوسەکانمان ئەڵێن بۆنی غازەکەتانە کاتە یەنە ئەمری واقعەوە سیرەکەن هەوا و ژنگەکەیە داوا لە لایەنی پەیوەندیدارەکان بە زووتریکان ئاورێک لە قەزای شارەزور و ناحەی زەڕاوێنیش باتوە بەڕاستی بێزاری کردووی وای لێ هاتووە تەنانەت خەڵکانێک نایەنە دەرەوە یەنە دەریشەوە دەمام کە بەسن وەکو سەردەمی کۆرۆناکەیان ئەوەنە حەزەری لێ ئەکا ئەوەنە حەزەر لە مەکە ئەوەنە حەزەر لە کۆرۆناکە ناکا. ئێوە کە بۆنەکە بڵاوە بێتەوە وازان بۆنی غازی ماڵی دراوسەکەت گومانی تیانە خۆم داومە لە دەرگای دراوسەکەمان وتمانە کەشفی غازەکەی خۆمانمان کردو ئێمە نین بەشکم ئێوە بن دراوسێ دوکانەوە ئیشی لە فەیە کاڵین کاکە و غازت بەردراوەتەوە کاتێ دێتە سەرمری واقعی نەخێر هەواکەیە. کاریگەری زۆر خراپی هەیە ئەوانەیە کە نەخۆشی درێژخایانیان هەیە ڕاستەخۆ کاریگەرەکان لەسەر دەرەکەوە یعنی هەسەکەی کە ڕاستەخۆ پێویستیان بەوەیە ئۆکسیژنیان بۆ دابنی کاریگەریان زۆر خراپە یا بێ دووریان خەیتەوە لە ئەم شوێنە جوگرافی کە بۆنەکەی تیا بەربڵاوە ئەبێت دووریان خەیتەوە یان ئەبێ ڕاستەخۆ ئۆکسیژنیان بۆ دانێ هەندێک هەن تووشی هەناسەتەنگێکی زۆر قورس ئەبن ئەوە بۆ ئەوانەیە کە نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ ئەوانەشی کە ساغن هیچ نەخۆشیێکیان نییە لە داهاتووی نزیکا تووشی نەخۆشی زۆر کاریگەری و خراپیانەکە. ڕاستیا بۆنە فترەی نافترەیەک هەستی پێ ئەکرێ بە تایبەتی سەرەتاکە هەستمان پێکرد هەمومان وە گومانمان دەبر کە تەسیسی غازەکە بەیان غازی ماڵەوە بێ بۆنێکی هەبێ ئەکەویتە پرسوڕا لە ماڵەوە ئەوە چییە ئەوە چی نییە هەتاوەکو دوای هەستمان کرد کە بۆنەکە لە هەوادا بڵاو بۆتەوە لە ژینگەدایە. لە ڕاستیان بابەتە بابەتێکە پەیوەندی بە ئاسایشی تەندروستی هاوڵاتیانەوە هەیە بابەتێکە کە لەم وڵاتەدا کارگەکان بە شێوازێکی زۆر بەربڵاون بە پێی ڕێنمایەکانە بە پێی کوالیتیە بە پێی ستانداردە ئەچیان ناچێ ئەمە جێ پرسیار و گرفتەکەیە هەر کەسێک کەسێکی لە پشت بێ هەر کەسێک بیاوێت کۆمپانیایەک یان کارگەیەک لە هەر جۆرە کارگەکان کیمیایی بەکاربێنێت تەناگەر پترۆ کیمیاییش بەکاربێنێ هیچ فلتەر و ستانداردێکی وا جیهانی لە کوردستانە هەستەکەم بوونی نەبێ کە ئاسایشی تەندروستی هاوڵاتیان بپارێزێ کە گرنگی بە بواری تەندروستی هاوڵاتیان لە بواری هەناسەدان و لە ژینگە و تەندروستی ژینگەدا بدە. ئێمە لە کوردستانە بواری ژینگە پارێزی بوارێکە بەداخەوە گرنگی پێ نەدرا وەکو پێویست. بە مەبەستی بەدواداچوون بۆ هەوڵەکانی ئیدارەی ناوچەکە بۆ نەهێشتنی مەترسیەکان و پاراستنی ژینگە سەردانی قایمقامەتی قەزاکە دەکەم و وەک ئەو دەڵێت لا سنووری دەسەڵاتی ئیداری ئەواندا تەواوی هەوڵەکانیان خستۆتە گەڕ بەڵام لەوە زیاتر کە بکرێت تەجاوزی ئیداریە و بەڕێوبەرایەتی ژینگەی سلێمانی با بەرپرسیاری یەکەم و کەمتر خەمیش دەزانێت. ئەو بۆنە کە هەبووە گەڕێتەوە بۆ کارگانەی سنووری کە کارگەری ناحیە عەربەت قەزای مەرکەزی سلێمانی نەگەوەی کە لە سنووری قەزای شارەزوردا خۆی هەبێت کوێمە دوو کارگێ غازمان هەیە ئەو کارگانش هیچ مەترسیەکیان نییە هیچ بۆنێکیان نییە و لەژێر سەیتەرە و کۆنتترۆڵی لیژنەکانی خۆمانان لیژنەی سوتەمەنی قایمقامەتی قەزای شارەزور بەداخەوە ئێمە لەمەیە دایرەی ژینگە بەکەم تەرخەمەزانین چکە دەبێت دایرەی ژینگە ئەو کارگانە ڕێنەیان بەو شێوەیە بتوانن ببنە پیسبوونی ژینگە چکە تەنها ژینگە ئێمە نییە
ئەمە زۆر جار ڕۆشتۆ بۆ قەزای سێسای ڕۆشتۆ بۆ ناو شاری سلێمانیش یانی لە ناو شاری سلێمانیشە خەڵک هەستی پێکردووە بۆ ئەم کارگەیە ئەم کارگانێک کە لەو سنوورەیان پێویستە لەژێر ڕێنمایە ژینگەیەکانە بن بۆیە خەڵکانێک ئاساییەکە کەسابەتەکەن بەڵام ئەبێ بەو پێوەرانەوێت کە ژینگە ئەبێ بۆیان دیاریکە ئەبێ متابعی بکە. بەڕێوەبەرایەتی ناحیەی ئەربەتە کە تەواوی کارگە پیشەسازیەکانی ناحیەکە لە سنووری دەسەڵاتی ئەم بەڕێوەبەرایەتیەیە بەڵام بەڕێوەبەری ناحیەکە باز لە دەستڕۆشتووی خاوەن و دەسەڵاتی پشتی ئەم کارگە پیشەسازیانە دەکات و بە هۆکاری لاوازی دەسەڵاتی ئیداری خۆی لە ناوچەکە دەزانێت. بەشێک لەو کارگانەی کە دێنە سنوورەکە ئەو کارگانە لە ڕاستی شیاو نین کە نزیکی ناوچەی دانیشتوان بن چونکە ئەمانە ئیش لەسەر نەوت و مشتەقاتەکانی نەوتەکەن بەڕاستیە بێت لە شوێنێک لە دوور لە سنووری دانیشتوان و با بڵێن چڕی دانیشتوانەوە ئەم مۆڵەتانە بدەن. بەداخەوە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی سلێمانی تەنها بیر لە بەکرێدانی زەویەکانی خۆی و تەنها بیر لە پێدانی مۆڵەت دەکاتەوە بەم پرۆژانەوە هیچ ڕەزامەندی و لاری نەبوون و ڕێیەکی بەڕێوەبەرایەتی ناحێوە ناگیرێت لەم بابەتەوە. ئەمە بەڕاستی کێشەیە گرفتێکی زۆرە نەک تەنها بۆ بەڕێوەبەرایەتی ناحیە ئەربەت و بۆ خودی خۆم بۆ سەرجەم قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان لە سەر تاسەری پارێزگای سلێمانی کە وەبەرهێنان بە شێوەیەکی زۆر مرکزی کارەکە و مۆڵەتەدا بەشێکی زۆر لەم کارگانە کارگەی خەڵکانێکن کە لەگەڵ حزبی دەسەڵاتدار لەم زۆنە شەریکن و بەشێکی زۆریان ئەم کارگانە خەڵکانی بەرپرسی زۆر لەسەر و توانە و دەسەڵات و تاقی ئەمەوە لەسەر و لەگەڵیانە شەریکە و ئەتوانم بڵێم بەشێکیان زۆر جار لە ناوچەوە بەرهێنان کارەکەن و دەستەکەن بە ئیشکردن و معاملەکەش دووسەکەن دوای مۆڵەت دەرێن و ئەم معاملانە خەڵکانی ئیملاق و دەسەڵاتداری حیزبیان لە پشتەوەیە بۆیە زۆر جوار بەڕێوەبەرایەتی ژینگەی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتەکان گشتەکان ناتوانین ژاهاتیان لەگەڵا بکەن. ئەمە ئەسڵی بابەتەکەیەوە ڕاستی و دروستی بابەتەکە لەوایە کە ئەم کارگانە ناڵێم هەمویان بەڵام بەشی هەرە زۆریان خەڵکانێک لە پشتیانەوەن کە دەسەڵاتیان زۆر لەسەر و حکومەت و ئیدارەشەوە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی ژینگەی سلێمانی لە وەڵامی هەرێک لە قایمقامی شارە زور و بەڕێوەبەری ناحیەی ئەربەت سەبارەت بە کەمتەرخەمی فەرمانگەکە ڕای دەگەێنێت گرانی نرخ و نەبوونی ئامێری پێشکەوت و پابند نەبوونی کارگەکان بەرامبەر ڕێنمایەکانی فەرمانگەکەیان هۆکاری سەرەکی کێشەکەیە. ئەو ناوچای کاتی خۆی کە دیاری کرا بۆ ناوچەی پیشەسازی ئەربەت پێم وانە بۆ چوونی ئێمە وەرگیراوێت بۆ چوونی ژینگە وەرگیراوێت کە ئایا ئەمانە دوڕژکە ئەمە کارگەی گەورە گەوری لێ دروستە بێت ئایا کاریگەری هەیە لەسەر ناوچەکانی دەوروبەریانە ئەو لایەنە کە وەڵامی ئەدەینەوە بۆ نمونە لە پیشەسازی بێوە بەرهێنان ئەڵێن ڕەزامەندی بەو مەرجانەی خوارەوە ئێمە عادەتەن چەند ڕێکارێکی خۆمان هەیە باشە یەکەم جار ئاگادارکردنەوەیە دوای ماوەیەکی بۆ دانی بۆ ئەو کێشانە چارەسەر بکە دوای ئەگاتە سزای مادی بە پارەیە دوای بێ بە سکاڵای محکەمە زۆربیان هەیەیان لەسەر ئەوانە سکاڵای لەسرە لە محکەمەیە عادەتەنی کار و ئەواری محکەمە زۆری پێچێ باشە کێشەگە ئەوەیە ئەم کارگانەك لە کاتی دروستکردنە بۆ مواسەفاتە بەرزە دروست نەکراون چون مهندسێکی خۆیان هێناوە کە پێی ئەڵی کاکەگیان ئەمە ئەوە بکە ئەوە بکە ئەوە بەو شوێڵە ناکاکێ خۆمان شارەزاییکی باشمانەیە لە دوایش کە دەسەکا بە ئیشکردن خەلەلەکانی بۆ دەرەکەوێت ئەم خەلەلانە ئەوەنە زۆرن خەلەلێک چاکەکە دانێکی تری بۆ دەرەچێت خەلەلێک چاکەکە ئەمەش هەمووی بە پارەیە زۆربەی ئەم پێداویستیانش لێرە نییە ئەبێ هەمووی لە دەرەوە هاوردە بکرێت کێشەگە ئەوەیە عادەتەن ئەو کارگانە زۆربەی بۆ نمونە پرۆژەی نەوتین پرۆژێ گەورەن هەنی جار تۆ تانکەریش بە تەنیشت تا بڕۆ بۆن بڵاوەکاتەوە خەزانێکی خەزانەکانیان گەورەن ئەمانە لە کاتی بارکردن و دانان و تێکردن و تەنفیسکردنە ئەو بۆنانە دەرەکەن ئەمانە چارەسەری ئەمانەیان نەکردووە لە کاتی تەنفیسکردنە لە کاتی بەتاڵکردنە ئەمانە بۆبی هەمووی چۆن بڵێ جیازی تایبەتی خۆی هەیە لە جیاتی ئەو بۆنە بچێتە دەرەوە بۆ ناو هەوا ئەتوان کۆیکەنەوە بۆ خۆیان دوای بگەڕێتەوە پرۆسەکە یان چارەسەریکی بۆ بکەن چارەسەری کیمیاویە یان وشکی بکرێتە ئەو غازە احتیمالە چوزانم هی کەسێکی گەورە بن هی کەسێکی دەستڕۆشتۆ بوون بەڵام وەکو ئێمە وەکو فەرمانگە وەکو لیژنەکانمان بەبەردەوام سەردانەکەن و کەی سەرپێچیەکە بێ یەکسەر سزا ئەدرێت و
بەڵام ئایا چارەسەر کراوە بە تەواوەتی کێشەکان نەخێر چارەسەر نەکراون. ئایا دووکەڵی ئەم کارگانە هۆکارە بۆ زیادبوونی شێرپەنجە و دروستبوونی مردنی پێشوەختە؟ پسپۆرێکی نەخۆشیەکانی سیەکان وڵامی ئەم پرسیارم دەداتەوە و ئامارێکی مەترسیدار لە سنتەری شاری سلێمانیش ئاشکرا دەکات. پیسبوونی هەوا هۆکارەکانی ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی. هۆکارە سەرەکیەکان یەکێکیان مرۆییە، یەکێکیان سروشتیە. سروشتیەکان ئەو کاتە دەستی مرۆڤیتیانە، بەڵام هۆکارە مرۆییەکانی کە ئەمە هۆکارە سەرەکیەکەیەتی کە گاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ژیانی مرۆڤەکانە دروستکرۆ بە تایبەتی ئەو کەسانی کە لەو شوێنانەیە ئەژین بۆ لەبەرەوەی مرۆڤ هەوڵیا بۆ بەدەستێنانی پارە کارگی گەورە دانێت گوێنایە بۆ ڕێنمایانی کە بووی دانێت هەرچێکی بیۆ ئیکا بەس لەبەر قازانجی خۆی. لەبەرەوە ئەمانە هۆکارێکی ڕاستەوخۆ لەسەر کاریگەری ژیانی مرۆڤەکانەکەن، بەڵام لێ مەشا فەرقێکمان هەیە. یەکەمیان بەپێی تەمەن زیاتر ئەو مناڵانەی کە تا گەنجەکان هەرزەکارەکان زیاتر مەترسیداتن بۆ نەخۆشیەکان وەک لە کەسێکی پیر بۆ ئەو لەبەر ئەوی لەشی لە کاتی گەشیایە. ئێمە ڕۆژانە مەترسیەکانی کە لەسەر کاریگەری کۆندامی هەناسە زیاترە لە هەموو شوێنێک وەک لە بەشەکانی تری لەش. بۆ لەبەرەوەی مرۆڤێکی ئاسایی لە ڕۆژەکە 12 بۆ 18 جار هەناسایە. ئێمە گریمان 14 جار وەرگرین لە دەقەیەکە. ئەین لێ خولەکە مرۆڤێکی ئاسایی 14 جار هەناسایە. لە هەر هەناسە ئەڵمژینێک و دانەوەیەکە نیو لیتر هەوا هەڵەمژێ. تۆ زەربی دەقەیەکی بکە ئەبێ بە 7 لیتر، زەربی سەعاتێکی کە ئەبێ بە 420 لیتر، زەربی 24 سەعاتی کە نزیکەی 10,000 لیتر هەوا مرۆڤێک ڕۆژانە هەڵیەمژێت. ئەم هەوای کە تۆش هەڵیەمژی تێکەڵێکە لە گەردی لە وردەکان لەگەڵ غازەکانە کە ئەمانە لە ئەنجامی پاژماوەی کارگەکان، بوونی سیارەیەکی زۆر، بوونی دووکەڵی مۆلیدەیەکی زۆر ئەم شتانەیە دروستە بێت کە بە تایبەتی و نەخۆشانی دروستیەکان لە کۆندامی هەناسەیە وەکو نەخۆشیەکانی ڕەبوو، هەستیارەکان، بۆریەکانی هەوا لەگەڵیان نەخۆشی شێرپەنجەی سیەکان. و لە بەشەکانی کەشان نەخۆشی دڵ و نەخۆشیەکانی مێشک و شێرپەنجەکان بە تایبەتی شێرپەنجەی خوێن و سیەکانە دروستەکات. ئەم دووکەڵی کارگان و ئەم شتانی تر تەنانەت دووکەڵی تووتن مەترسیدارترە. بە تایبەتی لە ئافرەتانی دووگیان ناخراپە بۆ هەر لە کاتی دووگیان بوونەکەوە لەگەڵ ئەمەوای هەڵەمژێ مناڵەکەی دەست پێەکە ت مناڵی نەبەکام زۆرە بێ، مناڵی لە بارچوو زۆرە بێ، مناڵ کە دروزە بێ لە کاتی خۆیان نابێت. ئەو مناڵانی کێسا پێیانڵێن ئۆتیزم وانە زۆربەی لەوانە تەسیراتی ئەمە بێ دروست بێت و نەزانرێت. توێژینەوەی بۆ نەکرابێ لەو کاتۆ دروست دەبێت تاوەکو گەورەکە. بەپێی ئاماری ئێمەژەوەی کە خۆمان لێرە بڵێن لە تەجروبەمان کرۆ لە نەخۆشیەکانی خۆمانە زۆرترین نەخۆش کاتێک کە بۆیە مێت دیقەتمان ناوە لە ڕەبوو حەساسیەتەکانە خەڵکی بازیان و بەری عربەتمان زۆرترە وەک لە شوێنێکی شار باژێرە، وەک لە شوێنێکی قەراخە. یعنی خۆشمان تەجروبەی ئەوانەمان کردو ئەو شوێنانە تەنانەت من نەخۆشی خۆم هەیە ماڵی لە عربەتە کێتۆ بۆ لام کۆنتترۆل نابێ قورسە کۆنتترۆلی لێ پرسم بۆ ئەڵێ تۆ ڕۆژە گۆرە ماڵ ئێمە دانیشە هەر هەواکە جارێ لە هاوینە ناوێرین موبەڕیدە بکەینەوە. ئەڵێ هەمووی لە ژوورە لە زستان تۆزێ باشترین پەنجەرە و دەرگا قەپاتەکەین. بەپێی ئامارێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 7 ملیۆن کەس بە مردنی پێشوەختە دەمرن کە نەخۆشیەکانی جەڵتە و مێشک و لە ناویاندا نەخۆشیەکانی سیەکانی مرۆڤە. لە نێو هۆکارەکانیشدا ژینگە بە یەکێک لە هۆکارە کاریگەر و سەرەکیەکان دادەنرێت کە گۆڕانکاری لە کەش و هەوای جیهان دەگرێتەوە. بەپێی راپۆرتێکی نەتەوەی گرتوەکان بۆ بواری ژینگە، عێراق لە ڕیزبەندی ئەو وڵاتانەدایە کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا زۆر بە خێرایی تێیدا ڕوو دەدات. هەرێمی کوردستانیش بەدەرنیە لەم گۆڕانکاریە بەهۆی کەمی ڕێژەی سەوزایی و بوونی ئۆتۆمبیلی زۆر لە شارەکاندا و کوالێتی خراپی جۆرەکانی سوتەمەنی و لەگەڵیشیاندا نزیکی کارگە پیشەسازیەکان لە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان و خراپی دروستکردن و کارکردنی ئەم کارگانە هۆکاری سەرەکی ئەم گۆڕانکاریە خێراییە. بەڵام پەردەی بەرژەوەندێت تایبەتەکان هاوشێوەی کەرتەکانی تر چاوی حکوومەتی هەرێمی لە ئاست ژیانی هاوڵاتیەکانی داخستووە و هیچ هەنگاو و هەوڵێک بۆ چارەسەریش لە ئارادا نییە.